مەکتەبی سکرتاریەتی یەکێتی قوتابیانی کوردستان و هەروەها لقەکانی سنووری هەردوو ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجە و کەرک و گەرمیان بە خێراتنی هەمولایەکان دەکەین. سەرەتا پیرۆزبایی 69مین ساڵیادی دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان سەرەتا لە جەنابی سەرۆک بارزانی و دواتر لە سەرجەم کادر و ئەندامانی یەکێتیەکەمان دەکەین. و هەروەها دەستخۆشی لە سەرجەم لقەکانی یەکێتی قوتابیانی کوردستان لە سنووری هەردوو ئەنجومەنی سەرکردایەتی دەکەین بۆ ڕێخستنی ئەمە ئاهەنگە. سڵاو و ڕێزی بەرپرسی دەستەی ڕێکخراوە جەماوەری و پیشەیەکانی پارتی دموکراتی کوردستان ئاراستەی سەرجەم کادر و ئەندامان و قوتابیانی ئەم سنوورە دەکەین. بەڕێزان، یەکێتی قوتابیانی کوردستان کە لە دوای 69 ساڵ وەکو ڕێکخراوێکی پێشەنگ بەردەوامە لە تاودانی ئەسپی خۆی لە کایەی کاری ڕێکخراوەییدا بەهۆی دوو هۆکاری سەرەکی بووە. هۆکاری یەکەمیان سەرچاوەگرتنی پەیام و کار و کردەوەکانی لە ڕێبازی بارزانی نەمرەوە بووە و هەروەها هۆکاری دووەمیان ماندووبوون و تێکۆشان و قوربانیدانی سەدان و هەزاران سەرکردە و کادر بۆ لەم ڕێکخراوەدا. بۆیە لێرەوە درود دەنێرین بۆ گیانی پاکیش سەرجەم شەهیدانی یەکێتی قوتابیانی کوردستان و هەروەها سڵاو دەنێرین بۆ مادوونەناسەی ڕۆژگارێک لە یەکێتی قوتابیانی کوردستاندا خەباتیان کردو و تێکۆشاون بۆی ئەم ڕێکخراوە بە ڕێکخراوی پێشەنگ بمێنێتەوە. بەڕێزان، یەکێتی قوتابیانی کوردستان لە ڕێگەی پیادەکردنی میکانیزمە نوێیەکانی کاری ڕێکخراوەیی توانیوێتی لە ئێستادا بەردەوام بێت لە گەشەکردن لە ڕووی تەنزیمیەوە، چ لە ڕووی چەندێتی چ لە ڕووی چۆنیەتی. و هەروەها توانراوە بە ئیدارەدانێکی مالی زۆر باش توانراوە وێڕای بوونی کەمترین سەرچاوە بەڵام زۆرترین چالاکی و باشترین چالاکیەکان لە یەکێتی قوتابیانی کوردستان ئەنجام بدرێت. هەوڵ دراوە بەرپرسانە سوود لە ئامرازەکانی ڕاگەیاندن ببینرێت بۆ گەیاندنی پەیامەکانی یەکێتی قوتابیانی کوردستان بە قوتابیانی کوردستان. و هەروەها بەردەوام پاڵپشتی توانا و بەهرە زانستی و ئەکادمی و ڕۆشنبیری و هونەری و وەرشیەکانی قوتابیان کراوە لە ڕێگەی ئەنجامدانی چالاکی و فیستیڤاڵی جۆراوجۆ. هەوڵ دراوە لە ڕووی پیشەیەوە بەردەوام بەرمەبنای ئەنجامدانی ڕاپرسی و توێژینەوەی زانستی کار بکرێت بۆ دەستنیشانکردنی کێشە و گرفتەکانی سیستمی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان و هەروەها پێشنیار بۆ لایەنی پەیوەندیدار بۆ چارەسەرکردنیان. یەکێتی قوتابیانی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە 4 پرۆسەی زۆر گرنگ و چارەنووسساز کە ئەوانیش پرۆسەی ڕێفراندۆمی سەربەخۆیی کوردستان و هەروەها هەردوو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان توانیوێتی لە سنووری چالاکی خۆیدا چالاکانە کار بکات بۆ لە ڕیفراندۆمدا بۆ هاندانی خەڵک بۆ بەشداریکردن و پاڵپشتیکردنی دەنگی بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان و هەروەها لە هەڵبژاردنەکانیش بۆ پاڵپشتیکردنی لیست و کاندیدانی پارتی دموکراتی کوردستان. یەکێتی قوتابیانی کوردستان وەک ڕێکخراوێک کە هەمیشە پێشەنگ بۆ لە دەربڕینی هەڵوێستی مەدەنیانە بە هیچ شێوەیەک سڵی نەکردوێتەوە بۆ گرتنەبەری هەر میکانیزمێک کە بۆ داکۆکیکردن لە قوتابیان پێویست بوو بێت. لەو ڕوانگەیەوە خۆپیشاندانەکانی قوتابیانی کوردستان کە یەکێتی قوتابیانی کوردستان سەرکردایەتی و پێشڕەوی کردووە هەمیشە گرنگ و کاریگەر بۆ و دەرەنجامی باشی هەبوو لە خزمەت قوتابیانی کوردستان. بەڵام لەو ڕۆوە هەمیشە وەکو ڕێکخراوێکی پیشەیی خۆمان پاراستووە لەوەی کە پەیامی قوتابیان تێکەڵ بە مزایداتی سیاسی بکرێت. وهروەها هەمیشە ڕێگر بووین لەو ڕۆوە. یەکێتی قوتابیانی کوردستان ئۆرگانی پارتی دموکراتی کوردستانە. بەڵام لەگەڵ ئەوەشدا یەکێتی قوتابیانی کوردستان لە لای پارتی دموکراتی کوردستان و لە لای ئێمەش ئامرازە نەک ئامانج. بۆیە ئامانج لای ئێمە خزمەتکردنی قوتابیانی کوردستانە. سەربەشتی ئەم ڕۆژەمانە هەشتی زانست کوردستانی ئاوەدانە ئەو دروشمەی سەربەشتی ئەم ڕۆژەمانە هەشتی زانست کوردستانی ئاوەدانە سەیڕمی دەستی هێزی تێکۆشانی لەلاکەوە ناوی کوردستان نەزانی سەیڕمی دەستی هێزی تێکۆشانی
69هەمین ساڵیادی دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان لە خۆم و گشتکەوادرانی یەکێتەکەمان پیرۆز دەکەین و ئەم ڕۆژە پرشکۆیە شکۆدارتر دەکەین بۆ قوتابیان. یەکێتی قوتابیانی کوردستان لە ماوەکانی ڕابردوو کاری گرنگی ئەنجامداوە بۆ قوتابیان و کۆمەڵگەی کوردی بەرەو کۆمەڵگەیەکی مەدەنی بردووە. هەر ئەمەیە وای کردووە کە یەکێتی قوتابیانی کوردستان بە ڕێکخراوی دایک بناسێت. بە بۆنەی 69هەمین ساڵیادی دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان ڕێکخراوی دایک گەرمترین پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم چین و توێژەکانی قوتابیانەکەین. لەم یادە پیرۆزەدا بەڵێنی خۆمان دووپاتەکەینەوە کە هەمیشە چۆن لە ڕابردووە داکۆکی کارێکی سەرسەختی مافەکانی چینی قوتابی بووین. بەڵێن دووپات دەکەینەوە کە لەسەر هەمان ڕێچکە و لەسەر هەمان نەمەت بەردەوامە بین. ئەرەک و ئاگادارین سەرەتایی دروستبوونی ئەم ڕێکخراوەکە لەسەر دەستی باوکی ڕۆحی نەتەوەی کورد مەلا مستەفای بارزانی دروستکراوە. هە لە سەرەتای دروستبوونیوە ئامانجی دروستبوونی ئەم ڕێکخراوە داکۆکی کار بووە لە مافەکانی چینی قوتابیان. ئێمەش وەکو خۆمان درێژە پێدەری ئەو ڕێبازە پیرۆزەین. وەکو بارزانی نەمرد فەرموویەتی یەکێتی قوتابیانی کوردستان سەری ڕمنی. ئێمەش وەکو خۆمان ئێستا درێژە پێدەری ئەو ڕێکخراوە درێژە پێدەری ئەو پەیامەین. هەمیشە و کات خۆمان بە خزمەتکاری چینی و توێژی قوتابیان زانیوە هەر لەسەر ئەو ڕێژ بەردەوام. 69 ساڵیادی دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان پیرۆز بێ لە سەرجەم قوتابیانی هەرێمی کوردستان هەر چوار پارچەی هەرێمی کوردستان و بە تاکید ئەوەی کە یەکێتی قوتابیانی کوردستان کردوێتی ئەو قوتابخانە و ئەو مەدرسەی کە یەکێتی قوتابیانی کوردستان دامەزراندووە کە ئێستا پێشڕەوی ئەکا لەسەر ئاستی عێراقیش نەک بەتەنیا لەسەر ئاستی هەرێمی کوردستان. بۆیە دووبارە پیرۆزبایی لەسەر جەم قوتابیانی هەر چوار پارچەی هەرێمی کوردستان دەکەم و تاکید بن لە ئاستی تمۆحی باوکی ڕۆحی نەتەوەیمان جەنابی بارزانی نەمرە بین و هەمیشە ڕێبازەکەی بە پیرۆزی ئەگرین بەردەوام بین لەسەر ئەو ڕێبازەی کە قوتابیانی بەسەرڕەم هێما کردووە. لە 69هەمین ساڵیادی دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان گەرمترین پیرۆزبایی لە تەواوی قوتابیانی کوردستانەکەین. هەڵبەتە ئیمڕۆ ئاهەنگێکی گەورەمان لە هۆڵی هایکلیز بۆ قوتابیانی خۆشەویست ئامادە کرد. هەڵبەتە یەکێتی قوتابیانی کوردستان وەکو ڕێکخراوێکی پیشەیی هەمیشە لە خزمەت توێژێکی گرنگی کۆمەڵگەدا بۆ گەیشت توێژی قوتابیە. هەڵبەتە توێژی قوتابی توێژێکی بنیادنەرە بنیادنەری دوێنەوە ئەمڕۆ داهاتوومانە. ئێمەش وەکو یەکێتی قوتابیانی کوردستان وەکو ڕێکخراوێکی پیشەیی لە خزمەتی ئەم توێژەدا بووین و هەمیشە کارمان کردووە بۆ مافەکانی قوتابی وەکو پارێزەرێکی سەرسەختی مافەکانی قوتابی ئێمە کارمان کردووە. ئیمڕۆژ لێرەدا لەگەڵ ئەم هەموو قوتابیەدا کۆبووینەتەوە بەڕاستی جێی شانازیە کە بۆ ئێمە کە بتوانین خزمەت بەم توێژە گرنگەی کۆمەڵگە بکەین. بە بۆنەی 69هەمین ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان پەیامی پیرۆزبایی ئاڕاستەی سەرجەم قوتابیانی کوردستان دەکەین. ڕێکخراوەکەمان ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان لە سەرەتای دامەزراندنی لە ساڵی 1953 سەکۆیەک بوو بۆ دەنگ و ڕەنگی قوتابیان لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی ئینتیمای حیزبی و تەنها و تەنها کارکردنی ئێمە ئامانجی ئێمە گەیاندنی دەنگ و ڕەنگی قوتابیە خزمەتکردنە بە توێژی قوتابی بۆ هەمیشە و بۆ داهاتوش لە خزمەتی توێژی قوتابیا دەبین. ئێمە بە بنیادی دامەزراندن 69 ساڵی دامەزراندنی ڕێکخراوەکەمان و ئەمە هەنگەمان ساز کردووە بە بەشداریکردنی ناوچەکانی سەرجەم لەقەکانی کوردستان و بەڕاستی ماوەیەکی کەم لێرە بەشداریم کردووە بەڵام شتی زۆر جوان فێربووم شتی زۆر باش فێربووم بەشداریم لە چالاکی زۆر گرنگا کردووە و هیوادارم هەمیشە ڕێکخراوەکەمان بەرەو پێشەوە بڕۆن و سەرکەوتنی زیاتر بەدەستبێنین. پەیام من ئەوەیە سەرجەم لاوان بتوانن یعنی سەرجەم قوتابیان بتوانن لێرە بتوانن یعنی شتێک بخۆیان دەستەبەر بکەن بۆ داهاتوو خۆیان و پێگەیەکی باش بەدەست بێنن لە داهاتوو خۆیانەوە بگەن بۆ شتێک کە ئایانەوێت. ئێمە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان لەژێر چاودێری سکرتاری یەکێتی قوتابیانی کوردستان هەڵساوین بە ژاندانی سێ کارنەڤاڵ لە هەولێر و سلێمانی و دوهۆک وەکو لێتان دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی کارنەڤاڵەکە بەڕێوە ئەبرێ و یادی 69 ساڵ دامەزراندنی یەکێتی قوتابیانی کوردستان بەرز
ئەنرخێنین لەلایەن هەندامان و کارگران و کارکتەرانی سیاسیەوە. شەهیدانمان مەشغەڵی ئەو ڕێگەمانن شایەتی هەموو خەبات و پێگەمانن شەهیدانمان مەشغەڵی ئەو ڕێگەمانن. یەکێتی قوتابیانی کوردستان هەمیشە تاکۆکی کار بووە لە ڕێی لیژنەکانەوە لە ڕێی لقەکانەوە ناوچەکانەوە داواکاری خۆمان گەیاندۆتە سکرتارەتی یەکێتی قوتابیانی کوردستان لە ڕێی جەنابی سکرتێر و ئەندامانی سکرتارێتەوە داواکاریەکان بەرزکراوەتەوە بۆ لای بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بەرزانی جەنابی براگەورەمان ئەویش وەکو خەمخۆرێکی چینی قوتابی وەکو خەمخۆرێکی گەنج و لاو هاتۆتە سەر خەت و توانوێتی ئەو کێشە چارەسەر بکات. ئەلبەتە یەکێتی قوتابیانی کوردستان یەکە لەو ڕێکخراوە پێشانگانەی کوردستان کە لە بواری قوتابیاندا کار دەکات. یەکێتی قوتابیانی کوردستان توانیوێتی خزمەتێکی بەرچاوی مافەکانی قوتابیان کە هەمیشە لە هەموو باسە هەنووکەیەکاندا یەکێتی قوتابیانی کوردستان یاداشتی خۆی هەبووە گەیانیوێتی شوێنی ئەو شوێنانەی کە لایەنی پەیوەندیدار. ئەم ساڵێکی قوتابیانی کوردستان لەگەڵ دەستپێکی خوێندندا راپۆرتی ساڵانەی خۆی بەرز کردوێتەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان لەوانە کە گرنگترین کار کە حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاس و جەنابی ڕێزدار مەسعود بارزانی جێبەجێ گەربریتی بوو لە گەڕانەوەی دەرماڵە بۆ قوتابیانی زانکۆ پەیمانگاکان. ئێمە لێرە بەڵێنەیەین بەگشت قوتابیان لە سەرجەم ناوەندەکانی خوێندن بە هەردوو سلکی پەروەردە و خوێندنی باڵا کە داگیارێکی سەرسەختە بین لە مافەکانی یەکی دەگەمە. ئەگەر لە ئاستی ئەو کەوادرانیانە وایە بێگومان ئەوە 69 ساڵە ئێمە خەبان دەکەین لەوەش دڵنیان کە مەسەلەن هەر بەردەوام ئەبین و هەتاوەکو بەم ڕێچکێ و لە ڕێی ڕێبازی بارزانی بین ئێمە خزمەت بە ڕێکخراوەکەی خۆمانەکەین. پاپۆزی پەنیرە لێویان وینەوە لەقای خواوانە لەسەر زەمینەوە لەقای خواوانە لەسەر زەمینەوە I'm